یەکەمین دانیشتنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بە سەرۆکایەتی بە تەمەنترین پەرلەمانتار بەڕێوەچوو کە کۆبنەوەکە تایبەت بوو بە سوێند خواردنی پەرلەمانتاران. هەوڕەمان حەمە شەریف یاسین خەدر تاها. لە دوای سوێند خواردنی پەرلەمانتاران سەرۆکی کاتی پەرلەمان لەسەر داوای چەند فراکسیۆنێک دانیشتنەکەی بەکراوەیی بەجێهێشت تا ئەو کاتەی لایەنەکان لەسەر دەستەی سەرۆکاتی پەرلەمان ڕێک دەکەون. بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. هەریەکە لە فراکسیۆنی کۆمەڵ و نەوەی نوێژ دژی بڕیارەکەی سەرۆکی کاتی پەرلەمان وەستانەوە بە پێشێلکردنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانی دادەنێن. دژیەوە بووین ئەبێ یاسا جێبەجێ بکرێ بێ پەیڕەوی ناوخۆ لە یەکەم دانیشتنی پەرلەمانەوە خۆی جێبەجێ بکرێت نەک یەکەم دانیشتن بە پێشێلکاری پەیڕەو دەست پێ بکات. نایاساییەوە پێچەوانەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانەوە ئەم پرسە لە ساڵی 2014 دادگای کارگێڕی هەرێمی کوردستان بە نایاسایی ناوی بردووە، دادگای فدرالی عێراقیشەوەی عێراقیشی بە نایاسایی ناو بردووە. لە دانیشتنەکە جگە لە قوبات تاڵەبانی سەرۆکی لیستی یەکێتی و شاسوار عەبدولواحید سەرۆکی لیستی نەوەی نوێ سەرجەم ئەندامانی خولی سەرکەوتوی پەرلەمان ئامادەی دانیشتنەکە بوون و سوێندی یاساییان خوارد. بەشێک لە پەرلەمانتارانیش هیوا خوازن ئەو خولەی پەرلەمان دوور بێ لە مزایدەی سیاسی و دەستوەردانی حیزبی. ئەم خولە دەبێت جیاوازی هەبی لە خولی ڕابردوو لەبەرەوەی کە ئێمە لە خولی ڕابردوودا دیار بوو ئەو تەواوفقە و ڕێککەوتنە دروست نەبوو کە بتوانرێت بە شێوەیەکی ئەکتیف و کارە خزمەتی خەڵکی هەرێم بکرێتن، بەڵام دەبێت ئەم خولە کە ئێستا وەزعی سیاسی هەرێم ئیستقراری تێدایە و دارایی بەرەو ئیستقراری ئەڕوات و پەیوەندەکانی هەولێر و بەغدا بەرەو باشی ئەڕوا لەوەی پێویست دەکە ئەم خولە جیاوازتر بێ لە خولی ڕابردوو بۆ ئەوەی ڕێککەوتی سیاسی و کە دەبێت کاری پەرلەمانی وەزیفەی پەرلەمانی بکرێتن، نەکەوتە ژێر کاریگەری حزبی و لایەنە سیاسەکان. ئەگەر کەوتە کاریگەری کەوتە ژێر کاریگەری حزبی و لایەنەکان ئەو کات لەوانەیە ئەمەش ئەم خولەش وایە لەوانەیە ئەم پەرلەمانش ناتوانێت بە شێوەیەکی ئەکتیف و جوانتریش بکات. بەپێی مادەی 11 لە بڕگەی دووەم لە پەیڕەوی تازەی ناوخۆی پەرلەمان ئەو کەسەی وەکو سەرۆکی کاتی پەرلەمان دانیشتنەکە بەڕێوە دەبات ئەرچی تەنها بریتە لە بەڕێوەبردننی دانیشتنی یەکەم و ئەنجامدانی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی. بەڵام لەو دانیشتنە سەرۆکی کاتی بەو ئەرکەی خۆی هەڵنەستا و دەرگای خۆپاڵاوتنی بۆ دەستەی سەرۆکایەتی نەکردەوە. ئەو کارەش پێچەوانەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بوو. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.